ماوەی 2 هەفتەیە پەتایەکی سوکچوون و ڕوشانەوە لە سلێمانی بڵاوبووەتەوە. تەندروستی سلێمانی گومان دەکات پەتای کۆلێرا بێت. ئەنجامی چەند پشکنینێک ڕەوانەی تاقیگەی ناوەندی بەغدا کراوە و تا ئێستا ئەنجامەکەی دەرنەچووە. تەندروستی سلێمانی دەڵێت لە هەر ڕۆژێکدا نزیکەی 20 توشبووی نوێ تۆمار دەکرێت و چارەسەری پەتای کۆلێراش بۆ نەخۆشەکان بەکاردەهێنرێت. ئێمە کۆمەڵی سامپڵمان وەرگرتووە و نردومانە بۆ بەغا و لەگەڵ ئەوەشە سامپڵی ئاومان لە زۆربەی سەرچاوەکانی ئاو وەرگرتووە. ئێستا ئەتوانم بڵێم ینی بەبێ ئەوەی کە نەتیجەیەکی ڕوونەبێ لەو بارەوە پشبەستم بە نیشانەکانی و بە هەموو ئەو داتایانەی کە لە پێشترە هەبووە ئێمە وەکو پەتای کۆلێرا مامەڵەمان کردووە. وەزارەتی تەندروستی هەرێم لیژنەیەکی پێکەنا و سەردانی سلێمانیان کردووە، بەڵام تا ئێستا دیار نییە سەرچاوی بڵاوبوونەوەی ئەم سوکچوون و ڕشانەوەی لە چیەوە سەری هەڵداوە. پێش 2 هەفتەش زیاتر لە نێو منداڵاندا بڵاو بوو، بەڵام ئێستا لە نێو گەنج و بەتەمەنەکانیش دەشە نەیسەندووە. ئەوانەی کە داخڵە بن لە ماوەی 2 هەفتەیە کێرفەکەیان زۆر بە خێرایی بەرز بۆتەوە، ینی مەگەر ئەگەر ڕۆژانە 10 کەس داخڵ بوو بێ ئێستا 20 کەس داخڵە بێت ئەچێتە 30 لە هەندێک شوێنە. لەبەرەوە ئەو بەرزبوونەوەی لەو ژمارەیە بە خێرایی و لە کاتێکی ئێستاە وای کردووە کە ئێمە گومانەکان دروستکەین، بەڵام وەکو وتم ئێمە بە پێویست چارەسەرمان بە هاوشێوەی کۆلێرا بۆ کردوون و بەردەوامیشین لە وەرگرتنی سامپڵ و کۆیانەکەینەوە تا بزانین ئاستی بڵین ئەم پەتایە بەرەو ئەوواچێکە بێ پەتایەکی گشتگیر یاخود هەر لەو چوارچێوەی ئەمێنێتەوە. گومان دەکرێت سەرچاوی بڵاوبوونەوەی پەتاکە بەهۆی بەکارهێنانی ئاوی شەمعەکانەوە بێت. لە ئێستاشدا تەندروستی سلێمانی لە هەوڵی داخستنی شەمعە نایاساییەکانە. گومانەکەش لەوە سەرچاوی گرتووە کە ماوەی چەند ڕۆژێک گرفت بۆ ئاوی سلێمانی دروست بوو. هاوڵاتیان بە ناچاری پەنایان بۆ ئاوی بیر و شەمعەکان دەبرد. ڕامیا ڕێسمان کەناڵی پەیام، سلێمانی.